هەڵاتنی دانیشتوانی حەویجە و دەوروبەری لە ژێر دەسەڵاتی داعش ئەم جارە چەکدار و ئەندامانی خۆشی گرتەوە. بەرپرسانی پێشمەرگە بەترسەوە پێشوازی لەو هەڵاتوانە دەکەن چونکە ترسی ئەویان هەیە چەکدارانێک کە هێشتا ئامادەن شەڕ بۆ ئەو گروپە بکەن خۆیان بخزێنە نێو ئەو هەڵاتوانەوە. ئەم چەکدارانە دوای ئەوەی لە حەویجەوە بە ناوی ئاوارەوە هاتنە سنووری هێزەکانی پێشمەرگە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران. دواتر دانیان بەوەدا ناوە کە لە 2 ساڵی ڕابردوودا بەشداری چەندین شەڕیان کردووە دژی پێشمەرگە و سوپای عێراق لە کەرکووک و تکریت. ئەو چەکدارانە ئامادە بوون قسە بۆ NRT بکەن. لە قسەکانیاندا چەندین هێنی ژێر دەسەڵاتی داعشیان ئاشکرا کرد کە بەرچاوترین یان ئەوەیە چەکدارانی بیانی ناو داعش لە حەویجە نەماون چونکە لە ئۆپراسیۆنە تایبەتەکانی سوپای ئەمریکا کە سەربازانی بەفڕۆکە ناردە خوارەوە دوای دەستگیرکردنیان ئەوانیان لەگەڵ خۆیان بردووە. الامريكان يجون ياخذون عليهم انزالات، يجون ياخذون القياديين الامريكان يعني نفسهم هم سيد ياخذونهم. ئەو ئینزال جەویانەی ئەنجام دران لەلایەن ئەمریکەکانەوە ئەهاتن و سەرکردە ئەمریکەکانی نێو داعش و چەکدارە بیانیەکانیان دەبرد. بۆیە ئێستا چەکداری بیانی لە نێو حەویجەدا نەماون و متمانەیان پێناکرێ ئەوانەی کە گرنگیش بوون ئەمریکەکان بردیانیان. یەکێکی دیکە لە داعشە تەسلیم بۆکان دەڵێ ئەگەر هێزە ئەمنیەکان لێبوردنی گشتی ڕابگەێنن بەشێکی زۆری ئەو گەنجانەی بەیعەتیان بە داعش داوە ڕیزەکانیان جێدەهێڵن و خۆیان ڕادەستی پێشمەرگە دەکەن. ئەتوانم بڵێم ئەگەر هێزە ئەمنیەکان لێبوردنی گشتی ڕابگەێنن ئەوە بەشێکی زۆری ئەو چەکدارانەی بەیعەتیان بە داعش داوە ئەو گروپە جێدەهێڵن و خۆیان ڕادستی هێزە ئەمنیەکان دەکەن. سەرباری قسەی ئەو چەکدارانە بەڵام هێشتا بەرپرسانی ئاسایش و پێشمەرگە ئەڵێن بە گومانن لە هاتن لە ژێردەستی داعشەوە بە ناوی هەڵاتن و تەسلیم بوون. ئەوان دەڵێن دوور نییە کەسانێکی دڵسۆزی داعش لە پەنای ئەو کەسانەدا خۆیان بشارنەوە و کاری توندوتیژی ئەنجام بدەن. لەم چەند ڕۆژەی ڕابردوو هەستمان بەوە کرد کە خەڵکێکی وا لە ڕێگەی سەرچاوەکانوانە کە پێمان گەیشت دەیانوێت داخلی شاری کەرکووک بن بە مەبەستی دروستکردنەوەی شانەی نووسویان بۆ ئەنجامدانی کردداری تیرۆریستی و خۆیان تێکەڵی هەندێک هاوڵاتی ڕاکوردی ئەو سنوورانە دەکەن. ئەوانش دیارە مەجالیان داوە بە هەندێک هاوڵاتی کە لە نێوان خەتەکانی تەماسەوە بێتە ژوور و بۆ ناو هێزی پێشمەرگیان بۆ سنوورەکانی ژێر دەسەڵاتی پارێزگای کەرکووک لەوانەیە مەبەستی سەرەکی ئەوە بێ. لەلایەکی ترەوە شێخ ئەنوەر عاسی سەرۆکهۆزی عوبەید لە بەیاننامەیەکدا داوای لە حکوومەتی عێراق کردووە پەلە بکات لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە چونکە لە ماوەی تەنها 3 ڕۆژی ڕابردوو بە تۆمەتی ڕێگە خۆشکردن بۆ هەڵاتنی هاوڵاتیانی حەویجە 17 گەنجی ئەو قەزایە لە سێدارە دراوە و پاشان سەریان لە لاشەیان جیاکراوەتەوە. دواتر لە دەواازەی گوندی شمێت تەرمەکانیان بۆ چاوترسێنی خەڵک هەڵواسراون. عاسی هەروەها دەڵێ داعش ڕێگا بە کەسوکاری کوژراوەکان نادات بە خاکیان بسپێرن. هەر بۆیە ئەگەر بە زووترین کات حەویجە کۆنتڕۆڵ نەکرێتەوە ئەوە ژیانی بەشێکی زۆری دانیشتوانی ئەو قەزایە ئەکەوێتە مەترسیەوە. ڕۆکان جاڤێن NRT کەرکووک.